دەنگەلە. لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بیسەرانی هێژە بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 1 ئۆکتۆبرتان پێشکەش دەکەم. لا چالاکی دەنگت بخە پاڵ ئازادی لە بەردەم زیندانی کەرکەلار گۆشەگیری ئیمراڵی شەرمەزار کرا و دووپات کرایەوە کە گۆشەگیری تاوانەکە دژی مرۆڤایەتی کەسوکاری زیندانیان و کۆمەڵی هاوکاری و پشتیوانی لا کەسوکاری زیندانیان و حکم دراوانی ئەگێ لە بەردەم زیندانی کەرکەلاری بۆجال لە ئەزمیر چالاکی دەنگت بخە پاڵ ئازادیان ئەنجامدا بەشداربووان یەلەکی نابۆ گۆشەگیریان پۆشی و پانکارتی بۆ دادپەروەری گۆشەگیری بشکێنن بۆ ئاشتی دەنگتان بخەنە پاڵ ئازادیان هەڵگرت و هەروەها دروشمی بژی بەرخۆدانی زیندان و نابۆ گۆشەگیری ئازادی بۆ زیندانیان بەرز کرایەوە. ئەندامانی پارت و ڕێکخراوەکان بەشداریان لە چالاکیەکەدا کرد. هاوسەرۆکی دەم پارتی ئەزمیر ڕایگەیان گۆشەگیری ئیمراڵی لە هەموو زیندانەکان بڵاو بۆتەوە و دەخوازرێت ئێرادەی زیندانیان بشکێن و لا ڕووی جەستەی و دەرونیەوە لە ناویان ببەن و وتی پێویستە ئەم کارە نایاساییانە لە هەموو زیندانەکان و بەتایبەت لە ئیمراڵی هەڵبگیرێن. لەمڕۆوە هۆشداری دەدەینە دەسەڵات گۆشەگیری تاوانێکی دژی مرۆڤایەتیە با گۆشەگیری لە تەواوی زیندانەکان هەڵبگیرێت و ئازادی بۆ زیندانیانی سیاسی بێت. چالاکیەکە با بەرزکردنەوەی دروشم کۆتایی پێهات. هونەرمەندانی گروپی هەڤرا کە ڕۆژی یەکشەمبە با بەشداری هەزاران کەس لە گۆڕەپانی شێخ سەعیدی ئامەد کۆنسرتیان ئەنجامدا و با کوردی گۆرانیان وت دەست بەسەرکران. هونەرمەندانی گروپی هەڤرا پاش کۆنسرتەکەیان سەردانی کۆمەڵی لێکۆڵینەوەی زمان و کولتورەکانی مەزۆپۆتامیا مەددەریان کرد. هونەرمەندەکانی گروپی هەڤرا لا کاتی دەرچوونیان لا کۆمەڵەکە لایەن پۆلیسی دەوڵەتی داگیرکەری تورکەوە دەست بەسەرکران و پۆلیسەکان ڕایانگەیان بڕیاری دەست بەسەرکردنی زەینەب دۆغان و گەنجای مورکۆچ و یوسف کەلاشیان هەیە. زانراوە هونەرمەندەکان براون بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی شاری ئامەد. فەرماندەیی گشتی یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە ناسنامەی 3 شەهیدی بڵاو کردەوە کە لە شوێن و کاتی جیاواز شەهید بوون. یەپەژە لە ڕاگەیاندراوێکدا جەختی کردەوە شۆڕشی ڕۆژاوە بۆ تەواوی گەلانی بندەست دەرفەتی نوێی بۆ خۆڕێخستن ئافراند بۆ تەواوی پارچەکانی کوردستان بووە مزگینی ژیانێکی نوێ بۆ بەدەستهێنانی مافی گەلان بەرامبەر زیهنیەتی پیاوسالاری کە ماسکی داعشی پۆشیوە تا ڕۆژی ئەمڕۆ تێکۆشانێکی بێوێ نەدەکات. هەروەها یەپەژە جەق دەکاتەوە هاوڕێیانمان بەڕوار و شیمال و ئارژین کە لە بەرواری جیاواز لە هەڵمەتەکانی ڕزگارکردندا شەهید بوون و چوونە کاروانی نەمرانەوە. لەبارەی 3 شەهیدەکەوە ڕایانگەیاند هاوڕێیانمان بەڕوار دڵخواز لە ساڵی 2011 پەیوەندی با ڕێزەکانی تێکۆشانی ئازادی کوردستانەوە کرد لەگەڵ پێشکەوتنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان جێگای خۆی لە بەرەکانی جەنگی ڕۆژاوای کوردستاندا گرت. هەروەها هاوڕێمان ئارژین ماردین لە ساڵی 2014 لا باکووری کوردستانەوە باگیانی بەرپرسیارەتی نەتەوەییەوە پەیوەندی با ڕێزەکانی یەپەژە کرد و گەشتی هاوڕێ ئارژین بۆ ڕۆژاوای کوردستان لە تەمەنێکی گەنجیەوە دەستی پێکرد. هاوڕێمە شیمال زیلان داخوازی هەرە مەزنی ژیانی ئازادی ڕێبەراپۆ بوو بۆ ئەمەش بەشداری ڕێزەکانی شۆڕش بوو لا بەرەکانی شەڕ دژی چەتەکانی داعش جەنگا. یەپەژە سەرخۆشی لا بنەماڵی شەهیدان و تەواوی گەلی کورد دەکات و دەڵێت بۆ مانەوەی شۆڕشی ژنانی ڕۆژاوە بەڵێنی مەزنکردنی تێکۆشان دووپات دەکەینەوە. ناسنامەی هاوڕێیانی شەهید بەم جۆرەیە. حەلیمە یاشار بە ناسناوی بەروار دڵخواز لە 2 مانگی 1 2014 لە تەلکۆچەر شەهید بووە. سورگونتاش بە ناسناوی ئارژین مردین لە 11 2015 لە دیرێک شەهید بووە و سەفکی بەهار یەڵدز بە ناسناوی شیمال زیلان لە 3 مانگی 3 2016 لە هۆڵ شەهید بووە.
سەرچاوە هەرێمیەکان لە شاری گرێسپی داگیرکراودا لە ڕۆژاوای کوردستان ڕایانگەیان لە ئەنجامی تەقینەوەیەکی بۆمبێک کە لەسەر ڕێگای سلۆک گرێسپی دانرابوو. سێ چەتەی سەر با گروپی سوڵتان موراد کە یەکێکیان سەرچەتەیە کوژراون و دوو چەتەی تریش بریندار بوون. با گوێرەی هەمان سەرچاوە ئەو ئۆتۆمۆبیلەی کە تەقیوەتەوە هی ئەبوو ساڵح حەمەوی سەرچەتەی گروپی سوڵتان موراد بووە و هەروەها دوو بریندارەکەیان گەیاندووەتە تورکیا بۆ چارەسەری پزیشکی. تەرمی شەروانی هەرە دیار غەریب لە گۆڕستانی شەهید خەبات دیرک بە مەراسمێکی شکۆدار بە خاک سپێدرا. لە مەراسمەکەدا ڕایانگەیان لێپرسینەوە لە دەوڵەتی داگیرکەری تورک و هاوکارەکانی دەکرێت. تەرمی شەروانی هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە دیار غەریب بە ناوی کاروان حاجی خەڵکی شاری زاخۆی باشووری کوردستان کە لە 22 ئەیلوول لە عەفرین شەهید بوو لە گۆڕستانی شەهید خەبات دیرک بە خاک سپێردرا. سەدان هاوڵاتی لە هەرێمەکانی دیرەک و گەڕەکی لەگێ و تەلکۆچەری کانتۆنی جەزیرە بەشداری مەراسمەکە بوون. بەڕێوبەری ئەنجومەنی بنەماڵی شەهیدانی هەرێمی کۆچەرات سابیر جۆیل لە مەراسمەکەدا دەڵێت شەهید بوون ژیانە ڕێگەی پێکهێنانی ئاشتی و ئاسایش و ژیانی هاوبەشە. ڕۆڵەکانی کوردستان لا توێکۆشانی فیدایی بۆ شکۆی کۆمەڵگاکەیان پێشەنگایەتی دەکەن. یەکێک لە فەرماندەکانی قەسەدا ڕایگەیان بە هەموو جۆرێک ئامادەن بۆ پاراستنی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و پوچەڵکردنەوەی پلانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و جەختیشیکردنەوە لێپرسینەوە لە خیانەتکاران دەکەن و وتی بەرامبەر دەوڵەتی داگیرکەری تورک دەبینە قەڵغانی بەهێز و پلانەکانی سەرگەلەکەمان هەڵدەوەشێنینەوە. بەڕێوبەری کۆنگرەی ستاری دیرەک وەفا سابیریش ڕایگەیان درێژە با تێکۆشان دەدەن لەسەر هێڵی شەهیدان و فەلسەفەی ڕێبەری گەلی کورد. پاشان ناسنامی شەهید خوێنرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید با دروشمی شەهید نامرن بە خاک سپێردرا. فەیزۆڵڵا نەسیری و حەمزە شەهبازی دوو بەندکراو کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە سزای لە سێدارەدانیان بۆ دەرچوو بوو بە مەبەستی لە سێدارەدان ڕەوانەی ژووری تاکەکەسی زیندانی قزل حەساری کەرەجی ئێران کران. با پێی ئەو زانیاریانەی بە تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان گەیشتووە. فەیزۆڵڵا نەسیری خەڵکی کوهدەشتی لۆڕستانە و حەمزە شەهبازیش خەڵکی تارانە با مەبەستی جێبەجێکردنی سزای لا سێدارەدان ڕەوانەی ژووری تاکەکەسی زیندانی قزل حەساری کەرەج کراون. ئەندامێکی لێژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق ڕایگەیان قاچاقچیەتی نەوتی هەرێم دۆسیەیەکی زۆر مەترسیدارە و پێویستە سەرۆکوەزیرانی عێراق دەستێوەردان بکات بۆ چارەسەرکردنی ئەو پرسە. عەلی لامی ئەندامی لێژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق با کاناڵی ئەلعەهدی عێراقی ڕاگەیان قاچاقچیەتی نەوتی هەرێمی کوردستان دۆسیەکی مەترسیدارە. ئەوان لا لێژنەی نەوت و غازی پەرلەمان پێشتر چەندین نووسراویان ئاراستەی وەزیری نەوت و نووسینگەی سەرۆک وەزیران کردو و هۆشداریان داوە لەبارەی ئەو پرسەوە. ئاماژەی بۆش کرد قاچاقچیەتی نەوت کاریگەری لەسەر پشکی عێراق لە هەناردەکردنی نەوت دەبێت و پێویستە لایەنەکانی چاودێری ئەو بڕە نەوتەی با قاچاق دەبرێت لەسەر پشکی عێراق هەژماری نەکەن. هەروەها عەلی لامی باسی لەوەش کردووە قاچاقچیەتی نەوتی هەرێم کاریگەری لەسەر ناوبانگی عێراق دەبێت لە ڕێکخراوەی ئۆپێک. ئەوە جگە لە کاریگەریە ئابوووریەکانی ئەو کارا کە زیان دەگەێنێت بەو بڕا لە نەوتی خاوکە بۆ عێراق دیاری کراوە هەناردەی بکات. هەروەها عەلی لامی ئەوەشی خستوەتە ڕوو پێویستە سەرۆکوەزیران دەستێوەردان بکات بۆ چارەسەرکردنی ئەو پرسە و ڕاگررتنی بە قاچاقبردننی نەوت. دواتریش فشار لە ئۆپێک بکرێت بۆ ئەوەی ئەو بڕە نەوتەی کە لە هەرێمەوە بە قاچاق براوە لە سەرپشکی عێراق هەژمار نەکرێت. چالاکوانانی شاری سلێمانی بۆ پشتیوانی لا چالاکوانانی بەغدا کە لا دژی هەمواری یاسایباری کەسێتی وەستاونەتەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و جەختیان لەوە کردەوە سەلامەتی و پاراستنی ژیانی چالاکوانان ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتە. گروپی تەحالفی 1970 سلێمانی بە ئامەبەستی داکۆکیکردن لەو چالاکوانانەی لە شاری بەغدا دژی هەمواری یاسایباری کەسێتی وەستاونەتەوە و ڕوبەڕووی گرتن و هاڕەشابوونەتەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. لە کۆنگرەکەدا شەدار بەشیر ئەندامی تەحالفی 1970 یادداشتنامەی چالاکیەکەی بۆ ڕایگشتی خوێندەوە. بە ئامادەبوونی بەڕێستان تۆڕی داکۆکی لە داکۆکیکاران ڕادەگەیەنین کە ڕۆژی 19/8/2024
لەسەر پێشنیاری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان دروست بووە کە پێک هاتووە لە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوەکانی ژنان، چالاکوانان و پارێزەران. ئامانج لە دروستبوونی ئەم تۆڕە بۆ پشتیوانیکردنە لەو چالاکوانانەی بە هۆکاری بەرگریکردنیان لە مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان ڕوبەڕووی ئاستەنگی و هەڕەشە و سوکایەتی پێکردن دەبنەوە. پلانی کاری ئەم تۆڕە بە دەمەوەچوونی داکۆچیکارانە لە کاتی سەخت و دژواردا. ئەم تۆڕە لەم ساڵەوە راپۆرتی پێشێلکاری هەڕەشە ئاستەنگیەکانی بەردەم داکۆچیکاران تۆمار دەکات و لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان ساڵانە بڵاوی دەکاتەوە. میدیا عەرەبیەکان سەبارەت بە دەستپێکردنی هێرشی زەمینی ئیسرائیل بۆ سەر لوبنان و پشتیوانیەکانی ئەمریکا بۆ تەلەڤیڤ بڵاویان کردەوە. سوپای ئیسرائیل دەستپێکردنی هێرشی زەمینی بۆ سەر لوبنان ڕاگەیاند. یەکەم هێرشی زەمینی لە باشووری لوبنان ئەنجامداوە و ژێرخانی حیزبوڵڵای کردووەتە ئامانج. هەروەها ئەوەشیان خستۆتە ڕوو ئۆپەراسیۆنە زەمینیەکان پاڵپشتی ئاسمانی و تۆپخانەی لەگەڵدا بووە و هەروەها داوا لە هاوڵاتیانی باشووری لوبنان دەکەن لە ماڵەکانیان دوور بکەونەوە. هەر بەهۆی ئەو هەڕەشانەی سوپای ئیسرائیل سوپای لوبنان لە چەند ناوچەیەکی باشوور کشایەوە و ئەمریکاش ڕایگەیاند ئیسرائیل ئۆپەراسیۆنێکی سنووردا لە نێوخاکی لوبناندا ئەنجام دەدات. ئەمانە لە کاتێکدایە ڕۆژی شەممە 28 ئەیلولی ئەمساڵ حیزبوڵڵای لوبنان با فەرمی کوژرانی حەسەن نەسڕڵڵا ئەمرینداری گشتی حیزبوڵڵای ڕاگەیاند کە ڕۆژی هەینی ڕابردوو لالایەن سوپای ئیسرائیلەوە بارگای حیزبوڵڵای لوبنان لە باشووری بەیروت کرایە ئامانج. فڕۆکەکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر ئامانجێک لە ناوچەی مزەی سەربا دیمەشقی پایتەختی سووریا. باهۆیەوە ڕۆژنامەنووسێک بە ناوی سەفا ئەحمەدی پێشکەشکاری دیاری کەناڵی سووریا کوژرا. جێئاماژەی ئیسرائیل ماوەی چەند ڕۆژێکە هێرشەکانی لا لوبنان و سووریا و فلستین چڕ کردوێتەوە و سەدان هاوڵاتی مەدەنی و چەندین سەرکردەی گروپە چەکدارەکانی کوشتووە و باهۆی هێرشەکانی ئەم دوایینەی ئیسرائیل بۆ سەر لوبنان 100,000 هاوڵاتی ئاوارە بوون و پێویستیان بە هاوکاری مرۆڤی هەیە. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەرشاد بن.